پرۆسەی خوێندنی ساڵی 2021 بۆ ساڵی 2022 دەستی پێکرد. دوای هاتنی پەتای کۆڕۆنا یەکەم جارە لە سەرەتای ساڵدا پرۆسەکە لە نێوپۆلدا دەست پێ بکاتەوە. قوتابیان و مامۆستایان بە دەستپێکردن و گەرموگوڕیەوە یەکەم ڕۆژی خوێندنیان دەست پێکرد. بەڕێوەبەری قوتابخانەیەکیش دەڵێت هەر لە وادەیەی کە حکوومەتی هەرێم بڕیاری لێدا بوو ئێمە خۆمان ئامادە کردووە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن. دەشڵێت قوتابخانەکەمان پاک کردوتەوە بۆ قوتابیان و ئەمڕۆژ قوتابیان بە جۆش و خڕۆشەوە هاتوون بۆ خوێندن و ئەو کتێبانەشی بۆیان هاتووە پێیان دەدەین. وەزارەت پەروەردە بڕیاریدا لە چاردەینەوە دەوام بکرێتەوە. ئێمە شار پێش چاردەینەوە خۆمان ئامادە کرد بە دانانی پلانێکی تۆکمە بۆ چۆنیەتی باشتر بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردە خوێندن لە قوتابخانەکەمان. سەرەتا دەستمان کرد بە پاکردنەوەی قوتابخانە و ڕیزکردی کتێبەکانی کوکەوەرمان کردەوە لە قوتابیان و پێش دەوام بە چەند ڕۆژێک بە هاوکاری مامۆستایان و خۆم و چەند قوتابێکی بەڕێز دەستمان کرد بە شوشتنی قوتابخانە. لە ڕووی پەرتووشیش تەواو حکومەتی هەرێم بە سوپاسەوە ئەو ساڵ دیارە ڕێژەی 100% کتێبەکانی ئامادە کردووە، چاپ کراوە، بەڵام دیارە بە ڕیزبەندی مەکتەبەکان کتابەکان وەردەگرن. ئەمە ئەوەی لە مەخزەنی خۆمان و کۆگای خۆمان هەبوو ئامادەمان کردیا ئەوڕۆ بەشێکمان تەوزیع کردە و بەشی تریشیان ئینشاڵڵا بۆ بەیانی تەواو دەکەین و خشتەی خوێندنیشمان داتی بۆ بەیانی ئینشاڵڵا گەخوا عومردا دەست بە خوێندنی خۆمان دەکەین. قوتابیانیش دڵخۆشی خۆیان نیشان دەدەن بە خوێندنی ئەمساڵ کە لە نێوهۆڵەکاندا دەست بە خوێندن دەکەنەوە و گەیشتونەتەوە بە هاوڕەکانیان. دەشڵێن ئەمساڵ لە ساڵانی ڕابردوو باشتر دەخوێنین بەهۆی ئەوەی لە ماوەی ڕابردوودا نەیان توانیوە لە نێو پۆل و لەگەڵ مامۆساکانیاندا بخوێنن. بە جۆخش و خرۆشێکی باشە خۆم بۆ خوێندن ئامادە کردەوە تاوەکو ئەمساڵ تۆری ساڵەکانی تر بکەمەوە. هیوادارم هەمووی تۆری ساری پاڵ بکەینەوە بۆی دەرەجەکان و نمرەکان باشتر بێت لە ساڵی پار. بە جۆشێکی خۆشەوە هاتوین بۆ قوتابخانە و ئینشاڵڵا و سەر دەرەجەکانمان باش دەوێت لە ساڵی پاڵ باشتر دەبێت ئینشاڵڵا. بێگەشتنەوە ئەلحەمدولیلا شکر بۆ خوا قوتابخانەش داهاتەوە. ئەوسا مەکتەب گەلە خۆشە، یعنی زۆر بووە، یعنی هیچ ناخۆشێک نییە بەخوای. یعنی وە دەکەین لە پار باشتر بین، دەرەجەکی باش بینین لەخوای بەزیاد ئینشاڵڵا. مامۆستایەکە هەم لێکتری باشتری مامۆستای باشتردا و یعنی مامۆستای تووڕۆشتیدا نیە. ئینشاڵڵا زۆر باش دەبین، دەرەجەکانمان باش دێن ئینشاڵڵا لە جارانیش باشتر ئینشاڵڵا. مامۆستایەکان کتێبیان پێداین بۆ ئەوەی بخوێنین ئینشاڵڵا. بە بڕیاری وەزارەتی پەروەردە ماوەی 3 هەفتە دیاری کراوە بۆ قەرەبووکردنەوەی خوێندنی ساڵی ڕابردوو. جگە لە پۆلیەکی بنەڕەتی و حوتی بنەڕەتی پۆلەکانی تر دەبێت ئەو بابەتانە بخوێنن کە لە ساڵی ڕابردوودا لە دەستیان چووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.